داهاتووی کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگی و سیاسی کۆمەڵگەیەک پەیوەندی بە توانایی و لێهاتوویەکانی لاوانی ئەو وڵاتەوە هەیە بە هەمان ڕێژەکە تواناییە کۆمەڵایەتی ئابووری و فەرهەنگیەکانی لاوانی کۆمەڵگەیەک گەشەی کردبێت بە هەمان ڕێژە دەتوانین لە داهاتوودا چاوەڕێی کۆمەڵگەیەکی بەرهەمهێنەر و بەتوانابین. گرنگیدان بە نەسڵی لاو لە ڕاستیدا گرنگیدانە بە سەرچاوە مرۆییەکان. گەشە و پێشکەوتن لە کۆمەڵگەدا بەدەستی مرۆڤەکان جێبەجێ دەکرێت. ئەگەر سەرچاوەیەکی مرۆیی کارا و بەتوانامان نەبێت ناتوانین سەرچاوە و خزمەتگوزاری سروشتی کۆمەڵایەتی فەرهەنگی و سیاسی کۆمەڵگەی خۆمان بەڕێوە بەرین. نەتەنیا حکوومەت و ناوەندە ئابووری کۆمەڵایەتی سیاسی و فەرهەنگیەکان بەڵکو و بنەماڵەکانیش بەرپرسیارن تا گرنگی بە منداڵانیان و نەسڵی لاوی بنەماڵەکان بدەن و بە سەرمایەدانان لەسەریان داهاتووی کۆمەڵایەتی و ئابووری بنەماڵە و نەسڵی لاو بەپارێزن و دابینی بکەن. لەم ڕووەوە دەتوانین بگەینە ئاکام کە باشترین سەرمایەدانانە لەسەر تاکەکان. ئەگەر بنەماڵەیەک و کۆمەڵگەیەک تاکی پسپۆڕی هەبێت ئەو بنەماڵە و کۆمەڵگەیە گەشەی کۆمەڵایەتی ئابووری و فەرهەنگی بەخۆیەوە دەبینێت. بە پێچەوانەیەوەش ئەگەر ڕوو بدات هیچ دوورە دیمەنێکی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی باش و گونجاو لە کۆمەڵگەیەکدا نابینرێت. بۆیە پێویستە حکوومەت، کۆمەڵگە، ناوەندە سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری فەرهەنگی و بنەماڵەکان سەرنجی تایبەت بدەن ئەم بابەتە تاکو بەم کارە ئەمنیەتی کۆمەڵگەت دابین و گەرانتی بکەن. لەلایەکی ترەوە دۆخی لاوان لە کوردستانی داگیرکراودا زۆر جیاوازە. مرۆڤی کورد بەگشتی و لاوانی کورد بە تایبەتی وێڕای ئەوەی کە هەوڵی داگیرکاری خاکی دراوە، هەوڵی داگیرکردنی بیر و مێشکیشی دراوە و داگیرکەر و کۆلۆنیالیست بەپێی سیاست، ئیدیۆلۆژی و پیلانی خۆی لەسەریان کار دەکات. بۆیە ئەمە زۆرێک لە تئۆری و ڕوانگە و ئەو کارانەی کە دەبێت بکرێت تێک دەدا و لێرەدایەکە باسی ناوەند و ڕێکخراوە سیاسیە کوردیەکان و ئەرک و ڕۆڵەکانیان دێتەوە گۆڕێ. حزبی دموکرات وەک ڕێکخراوێکی سیاسی کوردی هەر لە سەرەتای دامەزرانیەوە حکوومەتی کوردی دامەزراند و بە پلان و بەرنامەوە کاری بۆ نیشتمان کرد. واتە 75 ساڵ پێش گرنگی لاوان بۆ پێشکەوتنی وڵات و کۆمەڵگە نەتەنیا هەستی پێکرا بوو، بەڵکو کاری بۆ کرا و ئەوە بوو کە یەکێتی لاوان دامەزرا و ئێستاژەم یەکێتیە وەک ڕێکخراوێک ماوەتەوە و کار و چالاکی دەکات. هەفتا و پێنج ساڵ پێش ئێستا کە لەسەر بنەما تەشکیلاتیەکانی کۆمەڵی ژیانەوەی کورد ژێکاف حیزبی دموکرات دامەزرا، دواتر ئەو حیزبە توانی یەکەم کیانی کوردی لە شکلی کۆماریدا کە کۆماری کوردستانە دابمەزرێنێ. بۆیە یەکێتی لاوان بەرهەمی خەبات و تێکۆشان و کار و کردەوەکانی کۆماری کوردستانە و لە هەمان کاتیشا دەتوانین بڵین حیزبی دموکراتە کە خوڵقێنەری وەها بابەتێک بوو. ئەویش ئەوە بوو کە یەکەم کیانی کوردی کە لە 1324 90% کۆمەڵگای کوردی نەخوێندەوار دەبێت دادمەزرێت، بڕیاری ئەوە دەدەن کە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی بە تایبەتی ژنان و لاوان پردی پەیوەندی نێوان ئەو توێژانە لەگەڵ دەسەڵاتا بن. بۆ یەکەم جار لە سەردەمی حکومڕانی کۆماری کوردستانە لەژێر ئەندێشەی مۆدێرن و پێشکەوتوانی پێشەوە قازی محەممەدا یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران دادەمەزرێ بۆ یەکەم جار بۆ وێنەی ڕێبەری شەهیدمان کە کاک دکتۆر قاسملووە تێکۆشانی سیاسی خۆی لەو ڕێکخراوەوە دەست پێ دەکات. بۆیە بە ئامانجی ئەوەی کە لە واقعە پردی پەیوەندی بێنە نێوان ئەو توێژانە لەگەڵ حکومڕانی کۆماری کوردستانە بەو مەبەستە دامەزرا. دیارە هەروەکە مولایەکتان ئاگدارن ئێمە ناکرێ بە دیدی ئێستاوە بین کار و کردەوەی ئەو کات هەڵبسەنگێنین، دەبێت بگەڕینەوە بۆ 74 ساڵ پێش ئێستا ئەو کاتەی کە کۆمەڵگایەکی دواکەوتو لە نێو وڵاتێکی دواکەوتووە لە ڕووی نەخوێندەواریەوە زۆر بابەتی دیکەوە. یەکێتی لاوان توانی بۆ وێنە کمیتەکانی خۆی لە شارەکانی ژێر حکومڕانی کۆماری کوردستانە دابمەزرێنێ بۆ هەر ئەو کاتە لە ورمێ، لە پیرانشار، لە شنۆ، لە مەهاباد دامەزرا و دەوری یەکێتی لاوان بوتوانی کە کۆمەڵگای بڵین حکومڕانی کۆماری کوردستان بەو قەناعەتە بێنێ کە بەشێکی زۆر لە لاوانی کورد بە تایبەتی
بە پێداگیری خودی پێشەوە قازی محەممەد بڕۆن بۆ باکۆ ئەو کاتە لە ڕێی بورسیەکی خوێندنەوە بوو و ئەو گۆڤانانەی کە دەردەکرا بۆ وێنە هاواری نیشتمانە و کاتە سەدیقی ئەنجیری ئازەر سەردووسەرەکەی بۆ گڕووگاری منداڵان و زۆر بابەتی دیکە تەئسیری ئەوەی بوو کە لاوان بتوانن لە ئەو حکمڕانیە کە مەزمونەی کە هەیە دەورێکی زۆر ئەساسی بگەێنن و ئەوش هەتاکو ئێستا درێژ کراوەتەوە لە زۆر قۆناغی حیزبی دموکراتە پاش جوانەمەرگبوونی کۆماری کوردستان و شەهیدبوونی ڕێبەرانی شەهیدمان لاوان تەئسیری زۆریان هەبوو لەو بزاڤەدا و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو بیرەی کە کۆماری کوردستان و بە تایبەتی شخصی پێشەوە هەیبوو و تا ئێستەش ئێمە دەیبینین کە چالاکانە لە مەیدانی خەباتە بەشدارن. دیارە ئەوەندەی کە من بۆ خۆم لە ڕێکخراوی یەکێتی لاوان دیموکراتی کوردستانی ئێرانە لە سکرتێریە و ڕێکخراوەدا لە خزمەت هاوڕێیانی بەڕێوەبەریدا بووم، ئێمە بە چەند قۆناغ کار و چالاکیەکانی یەکێتی لاوانمان لە چەند ڕەهەندەوە بڵین دابەش کردبوو و لە ڕووی ڕێخستنەوە، لە ڕۆی ڕاگەیاندنەوە، لە ڕۆی دیپلۆماسیەوە و زۆر جاریش خەڵکانێک کە بە تایبەتی تەمەنیان کەم بۆ ڕوویان کردوتە ڕێزەکانی حیزبی دموکراتی کوردستان ئێران بە حکمی ئەو لە بەرچاوگرتنی بنەماکانی مافی مرۆڤ ئەگەر نەیانتوانی بێ لە ڕیزی شۆڕژ و حیزبی دموکراتە کاری چەکداری بکەن لە واقعە یەکێتی لاوان لە تەمەنی 15 ساڵ بەرەو سەرتر تا دەگەیشتنشتن سنێکی قانونی کە 18 ساڵە مەکۆی پێگەیاندن و لە واقعە پەروەردیکردنی ئەو مێردمەنداڵانە بوو، دواتر تەحویلی قوتابخانە و فێرگەکانی حیزبی دموکرات دەدەن. بەڵام لە ئاستی جیهانیە یەکەم ڕێکخراوی کوردیە کە توانیوێتی دەنگی لاوانی کورد بگێنێ، یان ڕێکەم ڕێکخراوی کوردی بوو کە لە ئەنتەرناسیۆناڵی لاوانە بوو بە ئەندام لە زۆر بنکە و بنیادی دیکەی جیهانیدا کە لاوان دەوریان هەیە کۆبوونەوەکانی یەکێتی بڵین لاوانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئوروپا لە زۆر شوێنی دیکە دەگیرا نوێنەرەکانیان بەشدار بوو و ئێستایش بە حکمی ئەوەی کە هاوشان لەگەڵ بزوتنەوەی نەتەوەی دیموکراتیکی خەڵکی کوردستانە کار و چالاکیەکانی خۆی بەڕێوە دەبات دەورێکی ئەساسی هەیە لە واقع ڕۆشنگەرینە نێو توێژی لاوان بە حکمی ئەوەی کە وڵاتی ئێران وڵاتێکی لاوە، کوردستانی خۆرهەڵاتیش هەر بەو شێوە ناوچەیەکی جغرافیاییە کە بەشی زۆری حەشیمەتی لاوان پێکی دێنن بە باوەڕی من هاوشان لەگەڵ یەکێتیەکانی دیکەی خوێندکاران و ژنان و حتا ناوەندی نێرگزکە بۆ پەروەردەی منداڵان و باقی چێژەکانی دیکە بەکاردەبرێت دەورێکی ئەساسیان هەیە لەو پەروەردەکردنا. بەڵام بێگومان یەکێتی لاوان بە حکمی ئەوەی کە هەر لە کۆماری کوردستانەوە هەتاکو ئێستا هەیە لەگەڵ یەکێتی ژنان کە ئەو کاتە بە یەکێتی یایان ناوی دەرکردبوو، دوو یادگاری گەورەی کۆماری کوردستانن و لە ژێر ئەندێشەی پێشەوە قازی محەممەدا هەر لە ژن و منداڵەکانی خۆیەوە کاتە دەستی پێکردووە هەتاکو ئێستا بە باوەڕی من هەتاکو چیمان پێ بکرێت دەبێت بۆ ڕاگرتنیان و بەرەو پێشبردنیان ئێمە هەوڵی خۆمان بدەین. مانەوە و بایەخی هەر کۆمەڵگە و نەتەوەیەک پەیوەستە بە کەسانی لێهاتوو شارەزا و پەروەردەکراوی ئەو کۆمەڵگە و گەلەوە تاکو هەڕادەیەک تاکەکانی کۆمەڵگە ڕووناکبیرتر بە ئیرادەتر بەهێزتر و بە ڕەچەڵەکەکانی ژیان خۆناستر بن ئەو کۆمەڵگە دەتوانێت لە ڕێگای پێشکەوتن و پەرسەندندا هەنگاوگەلێکی بەرزتر هەڵبگرێت و لە پەهنەکی پڕ لە مەترسی ژیاندا بەهێزێکی زۆرتر و دڵنیاییەکی بەگورترەوە قۆناغەکانی شکۆ و گەورەیی بپێون. نەتەوەیەکە تاکەکانی دابڕاو بێت لە بەهرەی فێرکاری و پەروەردەی دروست و ڕاستەخینە هەرگیز ناتوانێت سەربەرز بژیت و لە بەهرەکانی شارستانیەت بێبەش دەبێت، بۆیە ناتوانین هیچ هیوایەکمان بەو نەتەوەیە هەبێت. نەتەوەیەکە خوازیاری پێشکەوتنە دەبێت بایەخ بە پەروەردەی تاکەکانی خۆی بدات و ئەوان بۆ ژیانێکی باشتر ئامادە بکات. بۆ گەیشتن بە ئەمە بەستە دەبێت لە بیرمان نەچێت کە تاکەکانی کۆمەڵگەیەک کاتێک وەک مرۆڤی کار و پیشە پەروەردە دەبن و دەبنە ئەندامێکی بەکەڵک بۆ کۆمەڵگەکە لە کاتی منداڵی و لاوێتیەوە کە لەخیز و بەرپرسیارن بە دەستی کەسانێکی بە ئەزمون پەروەردە بکرێت. بۆیە دەتوانین یەکەمین مەرجی پێشکەوتن و مانەوەی کۆمەڵگە لە فێرکاری و پەروەردەی دروستی منداڵان و لاوانی ئەو کۆمەڵگەدا ببینینەوە. لەم نێوانەشدا حیزبی دموکرات خاوەن بەرنامەی تایبەتی خۆیە و ئەوێ ڕای ئەوەی بەرنامەی تایبەتی بۆ لاوانی نێو حیزب کوردستان هەیە بۆ داهاتووی کوردستانیش بەرنامەی داڕشتووە. لە بەشێکی بچووک لە ئەساسنامەی حیزبی دموکرات داهاتووە
حکوومەتی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرنجێکی تایبەت دەداتە پێگەیاندن و پەروەردەکردنی منداڵان و لاوان و ئیمکاناتی پەروەردەی و فێرکاریان بۆ دەڕەخسێنێت. حکوومەتی کوردستان لە ڕۆژهەڵاتی وڵات پێویستە هەوڵ بدات لە سیستمی پەروەردەییدا کولتوری پێکەوە هەڵکردن و یەکتر تەحملکردن جێگیر بکات و قوتابیان بە دوور لە کولتوری تونند و تیژی و یەکتر سڕینەوە پەروەردە بکرێن. بەنسبەت لاوانی نێو شۆڕشەوە ئەو پەڕی هەوڵی خۆمان داوە کە وەکو ڕێکخرا و کۆمەڵێک چالاشی لاوانەمان هەبێ لە پەیوەندی بە خولی ڕاهێنانی مۆسیقا، هەروەها کۆمەڵێک خول پەیوەندیدار بە مێژووی کورد و خەباتی نەتەوەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەروەها هەوڵمان داوە کە لاوانی نێو شۆڕش زیاتر پەروەردە بکەین لە بواری سیاسیەوە کە بتوانن لەگەڵ خەباتی نەتەوەیی و خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو وەجهە و لە هەموو بوارەکانیەوە ئاشنا بن. بۆیە لەو پەیوەندیەدا چەندین دەورەی سیاسیمان داناوە بۆ ئەوەی کە ئەو هێز و ئەو توانایی هەمانە وەکو توێژی لاو لە نێو شۆڕشدا بەکەڵکیان بێنین بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندیەکی باشمان هەبێ و کادری لاوانمان هەبێ بەنسبەت ئەم توێژەوە کە بتوانن کاریگەریان لە ئاستی نێوخۆیی و حتا ئاستی دەرەوەش هەبێ. بەنسبەت لاوانی نێو شۆڕشەوە بە حکمی ئەوەی کە لە ژینگەیەکی ئازاددان و توانای ئەوەیان هەیە پەیوەندیەکی ڕاستە و خۆیان هەبێ، توانیومانە کۆمەڵێک کردەوە کۆمەڵێک کار و کۆمەڵێک چالاشی پەیوەندیدار بە لاوان لە گەڵ حتا ڕێکخراوەکانی جیهانی و ڕێکخراوەکانی پارچەکانی دیکەی کوردستانیش هەبێ. ئەکسەری کارەکان ئەکسەری چالاکیەکانی ڕێکخرا و لەو پەیوەندی لەگەڵ بڵین لاوانی نێو شۆڕشدا کۆمەڵێک کاری لاوانن وەکو فستیواڵ بەڕێوەبردننی فستیواڵی وەرزشی، کۆمەڵێک بابەتی خۆشی و چەندین بابەتی پەیوەندیدار کە لە نێو ئەو ژینگە ئازادەدا دەتوانین بکەین و دەستێکی ئاوەڵەترمان هەیە، چونکە واقعیەتی کاری ڕێکخراوەیش بە شێوازێکە کە تا ژینگەیەکی ئازادت لەبەردەست نەبێ تۆ ناتوانانی کۆمەڵێک کار و کردارت هەبێ کە بڵین دەنگدانەوەیەکی زۆر گەورەی هەبێ. بۆیە بە پێی توانە و بە پێی ئەو کەرەستانە و ئەو توانایی هەمان بووە کردەکانمان بە پێی تواناکانمان بووە. لە پەیوەندی لەگەڵ لاوانی نێوخۆ ئێمە وەکو ڕێکخراو ئەو پەڕی هەوڵمان ئەوە بۆ کە بناغەیەکی تەشکیلاتی دا بمەزرێنین کە تەنها لە نێو ئەو دەورەیەدا نەبێ، واتە لە کۆنگرێکەوە بۆ کۆنگرەیەکی دیکە نەبسێتەوە، بناغەیەکی پتەودا بمەزرێنین کە دەستا و دەستی پێ بکرێ و بگوازرێتەوە و ببێتە ژێرخانێک بۆ پێکێنانی تەشکیلاتێک لە نێوخۆ. لە پەیوەندیەدا حەولمانداوە لە ڕێگەی گۆڤاری لاوانەوە لە ڕێگەی گۆڤاری لاوانەوە کار بکەین بۆ ئەوەی کە دەنگ و ڕاو بیری لاوانی نێوخۆی ڕۆژهەڵاتیش هەروەک لاوانی نێو شۆڕش بتوانین لەوێدا ئینعکاسێکی بدەین و لە ڕێگەی گۆڤارەکەمانەوە بیر و ڕاو سەرنجەکانیان بەنسبەت ڕووداوەکانی ناوچە و منتیقە و ڕۆژهەڵات و ئێرانیش لەوێدا ئینعکاس بدرێ، واتە گۆڤاری لاوان وەکو پەنجەرەیەشی لێبێ بۆ لاوانی نێوخۆ. بەنسبەت ئەم ڕووداوانەی کە تایبەتە بە توێژی لاو لە نێوخۆی ئێران و حتا بە تایبەتی لە نێوخۆی ڕۆژهەڵات و بگرە لە نێو ئێرانیش، ئەو پەڕی هەوڵمان ئەوە بۆ کە هەر ڕووداوێک دێتە گۆڕێ کۆمەڵگا نێونەتەوەیەکان ڕێکخراوەکانی جیهانی تایبەت بە لاوان ئاگادار بکەینەوە. بۆ نمونە لە ئیحتیرازەکاندا ئێمە راپۆرتمان تەحویلی زۆرێک لە ڕێکخراوەکان کە پەیوەندیمان لەگەڵیان هەیە لە ئاستی نێونەتەوەییدا راپۆرتمان تەحویل داون. لە کێشەکانی لاوانی نێوخۆی ڕۆژهەڵات یا کێشەکانی نەتەوەی لاوانی نەتەوەی کورد کە بوونیان هەیە لە نێو ئەم پارچەیەدا چێ بۆ باسکردن و ڕاوێژکردن لەگەڵ لاوانی پارچەکانی دیکەی کوردستان، چ لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەی وەکو بڵین ئەوانەی کە ڕێکخراوی تایبەت بە توێژی لاوانیان هەیە لە بواری پەنەهەندگیەوە، لە بواری دۆخی ژیانیانەوە، لە بواری بەسراوەی بوون و چەقبەستووی ئەم دەسەڵاتەی کە ئێستا بەسەر کۆمەلگادا زاڵە، ئێمە هەوڵمانداوە کۆمەلگای نێونەتەوەی لێ ئاگادار بکەینەوە بۆی کە بزانن دۆخی لاوانی کورد و دۆخی لاوانی ئێران بە چ شێوازەکەەوە بە چ شێوازێک هەڵس و کەوتیان لەگەڵ دەکردرێ.
بەرنامەی یەکێتی لاوان بۆ داهاتوویەکی نزیک و دوور پەیوەندیدارە بە بارودۆخی سیاسی و بە هەلومەرجەکە واتە دەتوانین بڵین هەر کاتێک ئاڵوگۆڕێک پێک دێ یان بارودۆخی ناوچەکە بەرەو شێوازێک دەڕوا ئێمە دەتوانین لە کۆمەڵی شێوازی نوێ و تایبەت کەڵک وەربگرین واتە دەتوانین ئەو چالاکی و ئەو کردوانی هەمانە ئاڵوگۆڕیان بەسەردابێ تەنها لە بوارێکی مەدەنیە تەنها لە بوارێکی کورتکراوەدا قەتیز نەبێتەوە بۆیە هەر وەک لە ڕابردوودا یەکێتی لاوان بەپێی هەلومەرج چالاکیەکانی ئاڵوگۆڕی بەسەرداهاتوە لە داهاتووشدا لە ئەگەری هەر ڕووداوێکدا ئاڵوگۆڕ بەسەر چالاکی و کردەکانی دادێتەوە بەڵام یەکێک لە پلانەکانمان کە لە ئێستادا وەکو ڕێکخرا و تەرکیزمان لەسەر کردوێتەوە لێک نزیکتر بوونەوەی سەرجەم لاوانی ڕۆژهەڵاتە لە چوارچێوەی لێژنەی هاواهەنگی لاوانی ڕۆژهەڵاتدا بۆەوەی کە بتوانین کۆنفرانسی دووهەمی لاوانی ڕۆژهەڵات بەڕێوەبین و لە کۆتاییدا بگەین بە کۆنگرەی نەتەوەیی لاوانی کوردستان ئەمە یەکێک لە بەرنمەکانمانەکە ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بە توندی و بە هەموو شێوەیەک پشتیوانی لێ دەکەین و کاریشمان بۆ کردووە هەتا ئێستاش بە حکمیەوەی کە بارودۆخەکە تۆزێک هەستیارە بەهۆی ئەم نەخۆشیەوە دەنا بەردەوام لە پەیوەندیدا بووین و بەرەو پێشچوونێکی باشمان هەبوو کە ئەمەش تەئسیرێکی ڕاستە و خۆی لەسەر لاوانی ڕۆژهەڵات دەبێ و کاردانەوەیەکی باشیش واتە فیدبەکێک لەلایەن ئەوانیشەوە بۆ ئێمە دەبێ کاتێککە یەکڕیزی و یەکگرتووی لە نێو لاوانی ڕۆژهەڵاتدا هەبێ یەکێک لە پلانەکانی دیکەی یەکێتی لاوان بەرهەمهێنانی هێزێک لە نێوخۆیە واتە هێزێکی تەشکیلاتی نەتەنها لە چوارچێوەی ڕێکخراوی لاواندا بەڵکو لە چوارچێوەی سرجەم ڕێکخراوەکانی تایبەت بە لاوانی ڕۆژهەڵاتدا کە بتوانین بە شێوەیەکی یەکگرتو هاو هەڵوێست لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن کاریگەریمان هەبێ واتە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە ڕێگەی ئەو هێزەی کە لێرە واتە لە نێو لاوانی شۆڕشدا مەوجودە هێزێک بەرهەم بێ لە نێوخۆ کە گرێدراو بن بە خەباتی نەتەوەی یا ئەو خەباتەی کە ئاڵوگۆڕێک دەیهەوێت لە نێو ئێران پێک بێنێ بەو مەوزوعە دەبێت چاو لە بابەتەکە بکەین کە دەمان هەوێ لاوانی ڕۆژهەڵات خەبات وەکو ئەرکێک چاو لێ بکەن ئەرکێک کە دەبێ بەجێ بگەیەندرێ و زیاتر لە هەموو توێژێکیش بەباشی دەزانین کە خەڵکی ڕۆژهەڵات چاویان لە لاوانی ڕۆژهەڵاتە کە ئەم ئەرکە بەجێ بگەێنن و ئێمەش هەوڵمانداوە بە تایبەتی لە چوارچێوەی خەباتی نەتەوەی دموکراتیکدا وەکو ڕێکخراوێکی سینفی سیاسی کاریگەریەکی زۆر زیاتر لە جارانمان هەبێ بۆ ئەوەی کە ئەم خەباتە بە نەتیجە بگا و ئەم بابەتە بکەینە بابەتێکی ڕۆژە کە خەبات ئەرکێکە و پێویستە لەلایەن لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەجێ بگەێندرێ. پەروەردەکردنی لاوان و گنگیدان بە لاوان بابەتێک نییە کە لە حیزبی دموکراتدا تەنیا پەیوەندی بە ڕێکخراوی یەکێتی لاوانەوە هەبێت بەڵکو حیزبی دموکرات بە شێوازگەلی جۆراوجۆر هەوڵی پەروەردەکردن و پێگەیاندنی لاوانی لە هەموو بەش و ئۆرگانێکی حیزبیداوە و کاری بۆ کردووە. گەڕای لاوانی نێو شۆڕش حیزبی دموکرات لە ڕێگای ڕاگەیاندنی خۆیەوە و بە کەڵوەگرتن لە ڕۆژنامە و میدیاکانی خۆی سەرنجی خستووە دەسەر لاوانی نێوخۆی وڵات و زۆرێک لە پیلانەکانی ڕژیمی ئیسلامی ئێرانی پوچەڵ کردوێتەوە و هەمیشە هەوڵی پاراستنی شوناس و کەرامەتی مرۆڤی کورد بەگشتی و لاوی کوردی بە تایبەتی داوە. لە ئێستادا پۆل لاوی کورد پەیوەست دەبن بە ڕیزەکانی حیزبی دموکراتەوە و خەبات دەکەن بۆ مافی خۆیان و گەلەکەیان کە ساڵانێکە لەلایەن ڕژیمی ئیسلامی ئێرانەوە پێشێل کراوە. حیزبی دموکرات هەر لە سەرەتای دامەزرانیەوە تاکو ئێستا هەزاران شەهیدی پێشکەشی نیشتمان کردووە کە زۆرێکیان لاوی نیشتمان بوون کە ڕێگای ئازادی و سربەستی و ئاواتەکانی خۆیان لە ڕێبازی ئەم حیزبەدا دیتووەتەوە. هەروەها ئەموتەیە هەمیشە لە نێو پێشمەرگەکاندا باو بووە کە حیزبی دموکرات گەورەترین زانکۆ بووە بۆ ئێمە.